خۆشەویستان و کاتەو باش، زۆر بەخێرێن، زۆر سپاس کە لەگەڵمانن. ئەوە دڵنیا دەکەمەوە کە پەشیمان نابنەوە. ئەوە لایڤێکی عادی نییە کە هەر بۆ وەخت گوزەرانی بێ، لایڤێک نییە کە سوکاتی بەنسبەت هیچ کەس تێدا بێ، یان ئەوەی کە بەس کۆمەڵێک قسەی بێمانا و وەختیەوە بگرین. چەندەی وەخت بۆ ئێوە گرینگە، وەخت بۆ ئێمە بۆ من و میوانەکەی خۆشمەوەندە گرینگە. میوانەکەی من ڕەنگە بە هەموویەوە سەعات و نیوەک دەبێت لەسەر کار ڕاهاتۆتەوە و بە ماندووبوونەوە دێ لە بەرنامەکەم بەشدار دەبێ. بۆیە لەگەڵمان بن، کۆمەڵێک شتی زۆر باش و بەسوود، کۆمەڵێک زانیاری زۆر باش باز دەکەین و هیوادارم هەر کەسێک پرسیارێکی هەبوو، هەر کەسێک پرسیارێکی هەبوو هەوڵ دەدەم باسی بکەین ئەگەر پێڕابگەین یا ئەگەر بیبین. ئەوەم پێ بڵێ کەژاڵ خانم، ڕاست دەچین سەر پرسیارەکان دوای خۆمان یەکتر دەناسێنین. سەعات 5:30 وابزانم لە کارێ هاتوێتەوە، وایە؟ بەڵێ. ئەدی چەندی بانی چێتە سەر کارێ؟ پێش 5 دەرچووم لە ماڵ ڕۆیشتم بۆ سەر کار. 5:10 دەقە کارم دەستی پێکرد. کەوا بوو دەکرێ بڵێ لە 5 ڕابۆ 5 نزیک بە 12 سەعات دەبێت لە دەرێ، یان زیاتر لە 12 سەعات. بەڵێ، بە پێی ڕۆژە، ئیتر ڕۆژەیە 12 سەعات، ڕۆژەیە کەمتر. زۆر باشە. یانی جەنابەت 12 سەعاتە لەسەر کاری، 12 سەعاتە لە ماڵت چێتە دەرێ کارێ دەکەی. چ کارێک دەکەی کە ئەو 12 سەعاتە لە دەرێ؟ سەرەتا بە خێراتنی هەموو ئەو میوانانە ئەکەم کە گوێگرمان و دەنگ و ڕەنگمانە بینن. زۆر سپاسی تۆژەکەم بۆم بەسەرکردنەوەیە. من لێرە شۆفێری پاسم. شۆفێری پاسە درێژەکانی دی لە 14 میتر هەتا 18 میتر درێژنە پاسە درێژەکان. 15 مەترمان هەیە، 14مان هەیە و 18مان هەیە. باشە. دەڵێن لە ئەوروپای یعنی 8 سەعات مرۆڤەکان کار دەکەن و دوایوەش کارەکە سووکە و مرۆڤ ماندوو نابێوانە. ئەتو دەڵێ 12 سەعاتە، لە 5 بەیانیەوە تاریک بۆ دەرکەوتووی و 5 ئێوارێژ هاتوێتەوە 12 سەعات. یعنی ئەتو 12 سەعات هەم ڕۆژە لە کارەی؟ ئێمە ئیشی ئێمە 2 هەفتەیە کە جەدوەل وەرەگرین. لە ماوەی ئەم 2 هەفتەیە بێ 80 سەعات ئیش بکەیت، یعنی 10 ڕۆژ لەسەر کاری، 4 ڕۆژ ئیسراحەتی. بەو 10 ڕۆژە 80 سەعات دەبێت لەسەر کار بی. ئیتر ڕۆژی وا هەیە 10 سەعات و چارەک تۆ لە ئیشیت، یا 10 سەعات و نیو لە ئیشی، سەعاتێک شتێک کەمتر جاری وا هەیە ئیسراحەتی کەوە بە معاش حساب ناکرێ. ئەمە کاتە 11 سەعات و چارەک. تۆ سەعاتێکی شت هەرەوێ. من ماڵەکەم نزیکە لە گەراجەوە خۆشبەختانە، بە سەیارەکەی خۆم 7-8 دقەیە، بەڵام سەعاتێکت هەرەوێ هەتا ئەڕۆی تویەی تەوانێ. ئەمە کاتە لە 12 سەعات تێپەڕێ. ڕۆژی وایە ئاوایە، ڕۆژی واشەیە کەمترە، 10 سەعاتە 8 سەعاتە بە ڕۆشتن و بەهاتنەوە و باشە. جەنابەت مامۆستا بووی، لە سلێمانی مامۆستا بووی، بەڵام هاتی لە فینلاند بووی بە شۆفێری پاس. هەم ئەو دووشتی زۆر لێک دوورن و هەمیژەوەی کاتێک کە ئیشێکی پاک و خاوێنت هەبوو، کارێکی بە قەولی خۆتان مسەقف و ڕێک و پێکۆوانە، هاتووی لە ئەوروپای کارێکی زۆر قورس هەڵبژاردو، کارێک کە پیاوەکانیش پیان ناکرێ. یعنی زۆر لە پیاوان کردویانە ساڵێک 6 مانگ وازیان لێناوە. زۆر پیاو هەر غیرەت ناکەن بیکەن. چ گرێدراوێک و پێکەوە بوو کات و بووی بە شۆفێری پاس؟ ڕاستە من لە وڵاتی خۆم بە مامۆستا تەعین بووم، ماوەی 4 ساڵ لەوێ مامۆستا بووم. دوایی کە هاتمە دەرەوە بۆ فنلاند، سەرەتا وەکو هەر هەموو پەناهەندەیەکی تر زمان فێرە بێ، چیتە کۆرسی زمان و تا تۆزێ سەرەتەقەیەک لە زمانەکە کەی. من 6 مانگە کۆرسم خوێندوایەوە، 2 مناڵم بوو بە دواییەکە لە زمان وازم هێنا. پاشان چوومە مەکتەبێک کە ساڵێک بوو کە بە فنلەندی پێڵێن ڤاڵمیستەڤا کۆڵ و شەهادەکەی مقابل بە شەهادەی پۆلینۆیە.
ئەو پۆلەم تەواو کرد بە هەدەفی ئەوەی کە تعدیلی شەهادەکەی خۆم بکەم. من خۆم لەوێ خریجی معهد بووم، معهدی تەکنەلۆجی بەشی ڕەسم هەندەسیم تەواو کردم. ویستم ئەوە تعدیلکەم، بەڵام هەم زمانەکە زۆر زۆر قورس بوو، هەم ئەو دوو مناڵی کە لێرەش بووم مناڵ بوون پێویستیان بە خزمەت زیاتر بوو، بە چاودێری زیاتر بوو، وەختم نابوو بۆ سەعیکردن بۆ بە دوواداچوونی ئەوە، لەبەرەوە وازم لەو فکرەیە هێنا. پاشان هەوڵمما لە مەکتەبەکانە هەر ئیدامەی ئیشەکەی خۆم بەم وەکو یاریدەدەری مامۆستا بۆ ماوەی 3 مانگێک وەکو ئیش کردم، ئیشەکە موقەت بوو بۆ ماوەی 3 مانگ بوو. هەوڵمما کە بیخوێنم و شەهادەی ئەوە بەدەست بێنم، بەس ئەمویست هەم ئیش بێت و هەم خوێندنیش بێت، نەک وەکو تەلەبایەتی بیکەم. ئەوە بوو ئەویش دەبێ خۆت شوێنی ئیشەکە بدۆزیتەوە مەکتەبەکە و اینجا کۆرسەکەش بدۆزیتەوە. من هەتا کۆرسەکەم ئەدۆزیەوە جێگە هەبوو، شوێنی ئیشەکەم لە دەستدەچوو، تا شوێنی ئیشەکەم ئەدۆزیەوە کۆرسەکە جێگە نابوو. وازم لەوەشیان هێنا، ئەوەش نابوو بەین بیرم کردەوانێ شۆفێری پاس حەزم پێی بوو، هەم وەکو ئیشێکی پیاوانە بوو، لە لای خۆمانە و نەوەی ئیشانە ئافرەت نەیە کرد، حەزمە کرد ینی ئەو تەجروبەیە بکەم. و بە تایبەت من باوکیشم خۆی سایقی لۆری بووە کۆن لە سلەیمانی، خوا عەفوی کە ئێستا لە ژیانە نەماوە، یعنی بە سیارەی گەورە، سیارەی گەورە بۆمان شتێکی هین نەبوو، دایمەوە نییە چۆنڵی لەبەر دەستا بۆ ئەمان بینی سوارە بووین وی نەبووین، حەزم پێی بوو بە لێخوڕینی ئەو سپاسەیان ئەو سیارە گەورەیە. یعنی مەجبورم قسەکان ببڕم، ینی سیارەی گەورە لە ژیانی ئێوەدا هەبووە بە منداڵی و لە ڕابردوویەوەدا، بەڵام ئەمە هەز دەکەم زۆرتر ویستت بیسەلمێنی کە ژنیش نەک لە پیاوان کەمترنی بەڵکو دەتوان لە پیاوان زیرەکتر بن، ینی بیسەلمێنی کە ئیشی قورسی پیاوانەش بە تۆ دەکرێت، ینی وا بالضبط ئەوەش ئەوە فکرە بوو لە ینی بۆچی ژن ناتوانێت وەکو پیا و ئیش بکات، هەمان ئیشە و هەمان بەشەرین، ئیتر ئەگەر تۆ خۆت بتوانێت بتەوێ ئەوە بکەیت ئەتوانی، بەس ئەگەر نەتەوێڵێ نا بەخوا ناتوانم قورسە جا من چۆنەوە بکەم ئەوە بە من ناکرێ ئەوە، بەس تۆ گەر خۆت هەوڵی بۆ بیت و حەزیشت بۆی هەبێ حتمما نەتوانی بیکەیت و سەرکەوتوو ژەبیتیانە. باشە لە ئەوروپای دڵن لای ئێوە نازانم لەو شارەی مە دیارەوانێ، بەس نازانم لەو شارەیەوە پارە و شت بە دارێەوە دێ، یان دەڵێن ئەو دارەکان پارەیان پێوەیە و دەستی پارەی لێ دەکەیەوەوانە، یان لە هێندێک شاران لە پێما لە لەندەنێ وابزانم لە بریتانیاوانە دەڵێن هەر لە جادەی بە بێڵی پارەی کۆ دەکەیەوە، ینی ئەتۆ وەختێک پارەوا زۆرە بۆ دەچی و کارە قورسی دەکەی 12 سەعات منداڵەکان بەجێ دێڵی دەکەوێت با دەچوێ و کارێتی. ئەوە بیرروڕایەکی غەڵە بۆچوونێکی غەڵەتە لەسەر بەعام لەسەر ئەوروپا، ئەمە هەیە وازانن لە ئەوروپا ڕژاوە، ئیتر تۆ کۆیەکەی تەوانێ بەبێ هیچ هیلاکی و ماندووبوونیە، نەخێوانیە زۆر زۆریش هیلاکەبی زۆریش ماندووبی، زۆر کاریش هەیە، تۆ ئەو داهاتت نییە لە چاو هیلاکی ماندووبوونەکەی خۆتە. ئێستا بۆ نمونە ئێمە کە سایقی پاسین من ماوەی 10 ساڵی ڕێک هەموو شەوێ لە زستانە 2:50 دقە لە خەو هەستا و ڕۆشتومەتە دەرێ کە بۆ بە بەهار و هاوێنی 3 دقە 10 ساڵی ڕێک من بەو شێوەیە ئیشم کردووە، هیلاک بووم ماندوو بووم، ئینجا توانیمە پارەیەک معاشێک کە بێتە سەر حسابەکەم، ئەویش ئەگەر تۆ مقارنەی کەی بە هیلاکی و ماندووبوونی خۆت نەخێرە و معاشە هێشتا لە ئاست هیلاکی و ماندووبوونەکەی خۆتان نییە، بۆیە ئەو فکرەیانی زۆر غەڵەتە کاڵێن لە ئەوروپا وایە پارە ڕژا و ئەم خەڵکە کۆیە کاتەوە، نا ئەسڵەن وان نییە، زۆر هیلاکی زۆر ماندوو ژەبی. یعنی ئەتو بەڕاستی 10 ساڵان سەعات 2 شەوێ دەچوێ کارێ و هەتا 2 نیوەڕۆیە، یعنی ئەوا دەچوێ کارێ؟ بەڵێ من لە مانگی 2004 دەستم بەم کارە کردووە، 2 ساڵی یەکەمم شەو تا بەیانی ئیشمە کرد، لەبەرەوەی مناڵەکانم مرد بوون لە ڕەوزە بوون، کچە بچووکەکەم کە ئێستا تەمەنی 23 ساڵە ئەو کاتە تەمەنی 3 ساڵ و نیو بوو،
کوڕە بچووکەکەشم تەمەنی 5 ساڵان بوو، کوڕە گەورەکەشم 8 ساڵان بوو، لەو بینەیە بوو. کوڕە گەورەکەم لە مەکتەب بووم، دوانەی ترم بچووک بوو. ناچار باوکیشیان یەک شەفت ئیش هەبوو، یعنی 6:30 بەیانێ بووە لەسەر ئیش بووە بۆ 3 و 4. لەبەرەوە وا ڕێکەوتین کە من بە ئێواران ئیش بکەم بۆی بەیانیان من بتوانم مناڵەکانە بم بۆ ڕەوزە و بۆ مەکتەب، ئێواران باوکیان بهێنێتەوە. بەو نەوعات 2 ساڵی ڕێک من بەو نەوعات 5:30 بە ئێوارە چوومە سەر ئیش، 5:30 بەیانیە هاتمەوە ماڵێ، سەعاتمە خستە سەر جەڕەش هەتا سەعات 7، چکە کە من هاتمەوەی تر باوکیانە ڕۆی سەعات 7 هەڵەسام، سەعات و نیوە دەنووسم، هەڵەسام مناڵمە بر بۆ ڕەوزە، کەتر جەوی فنلەندیش بەو سارد و سەرماوینەکە چتە دەرێ و هەوا ساردە لێتدایە هاتیتەوە ژوورەیەک سەر خەوی لێ ناکەوێتەوە. ئەوانم ئەبر ئەهاتمەوە تۆزێ پاڵەکەوتم هەرچۆنێ بێ سەعاتێ 2 سەعاتێک ئەنووسم. ئەنجا دوای هەستم خەریکی ئیشی ماڵ بە خواردن حازرکە، باوکیانێ مناڵانی هێنایەوە، ئەم شتن نانمەیانە سەعیشم پێکردن، اینجا ئەڕۆشتم بۆ ئیش. بەم نەوعە من 2 ساڵ هاتم بەو شێوەیە. پاشان ئیتر بارەکە زروفەکە گۆڕا بە بارێکی ترە، باوکیانە ڕۆیشتەوە بۆ کوردستان، بە ساڵە ڕۆیشتەوە، بە 6 مانگە ڕۆیشتەوە، بە 3 مانگە ڕۆیشتەوە. ئیتر ئەرکی مناڵەکان هەمووی لەسەر من بوو، چۆن بیان بم بۆ کە هەم ئیشەکەی خۆم لە دەستنێم، چکە زۆرم حەز لە ئیشەکەی خۆم بوو، هەستمە کرد کە جێکەوتا بم کە چۆنەڵی پێی خۆم ئەچەقان لەوە. بەڵێ بۆیە نەمەویست واز لە ئیشەکەم بێنم. خۆشبەختانە چونکە لەو کات و ساتەیە من یەکەم ژن بم، وەکو سەرڕاش، وەکو لە شەرقی ئەوسەتا لە دووەلی عەرەبی وەتا لە ئیسلامیەکانە من یەکەم ژن بووم، بۆیە هەرچیەکم داوا کرد بە قسەیانە کرد، بۆیانە کرد. بالێ ڕایگرین خۆشەویستان، میوانی بەرنامەکەم خاتوو کەژاڵ عەلی ئیبراهیم، ژنێکی کوردی خەڵکی سلێمانی بەڵام ئێستا دانیشتووی پایتەختی فینلاندا. ئەو خاتوونە یەکێک لەو کەسانەیە کە خەڵاتی پەنابەری نمونەی ساڵی لە ساڵ 2014 وەرگرتووە. خەڵاتی پەنابەری نمونە بە کەسێک دەڵێن کە بە پەنابەرێک دەڵێن، بە کۆچبەرێک دەڵێن کە توانیویەتی جێی خۆی لە وڵاتیدا بکاتەوە، توانیویەتی سەرکەوتوو بێ، هیچ منەتی بە حکوومەت و بە سیستەمی بەڕێوەبەری وڵات نەبێ، لەسەر پێی خۆی ڕاوەستێ، واجێی خۆی بکاتەوە کە ببێتە مای شانازی بۆ حکوومەتەی و بۆ پەنابەرانیش. من لەگەڵ ئەو کەسێک قسە دەکەین تکا لەگەڵمان بن وەی کە زۆرتر ئەو خاتوونی بناسین. باشە کەژاڵ خانم، ئەتوو بەو حیسابی 2:30 شەوێ دەچوێ کارێ و 5:30 ئێوارە دەچوێ کارێ و 5:30 بەیان داهاتێ و سەعاتێک دەخەوتێ، ئەسەنە تو قەت تێرخەو دەبووی لە ژیانتدا؟ زۆر قورس بوو بۆ من. خەتی لەو کە بە شەو ئیشمە کرد خەتی مەتارم پێ بوو. ئیتر خەتی مەتاریش تۆ دایم کەسانی توریست وەمانەیەن و ڕۆنوینەکەن شەیوا هەبووە، یعنی ئەوەنە خەوەکە بۆم هاتووە وتومە من ئێستا پاسەکە وەستێنم ناڕۆم هەتا تۆ زێگەنوم چاوە نوقێنم بالفعل وەستاوم، دوایی نە وتومە ئێستا لە تەلەفۆنەکەن بۆ گەراج ئەڵێنم کە پاسە نەهاتوین بێت تووشی مەسئولیات دەماتوم. نا زۆر هیلاگوم، زۆر ناڕەحەت بووم، خەویشمە هات بەزیتر ناڵێم حەز بۆ ئیشەکە پاڵت پێوانێ کە تۆ هەر بەردەوام بی. ناجاری وا هەبوو لە شەو ڕۆژێکە حسابمە کرد 2 سەعات 3 سەعات ئەگەر بنووسمایە فرسەتم هێنا لەو سەعاتەی کە ئیسراحەتی نان خواردنمە بوو، نانەکەم ناخوارد، هەمان بووە لە ناو پاسەکە تۆزێک ئەنووسم، چاومە نوقانەوانێ وەنیا دەدەقەیەک بنووسمایە ئیتر شەح نەبوومەوانێ بۆ 3-4 سەعات هێنا تاومە نوقان. بیدایەت بەو نەوعە بووم، بەڵام ئێستا خەو نەماوە، ئێستا ڕاحەتوم. ئێستا دەزانم منیش ئەو کارم کردووە، یعنی چارەگێکمان ئیسراحەت دەبوو، یەک چارەک ئەمنە و چارەگەی ڕاست دەکەم قەپات دەکرد و ڕاست دەخەوتم، یعنی بە چارێکی زاویش ڕەنگە هەر 5 دقی خەوم لێکەوت بە یا 3 دقی. باشە ئەگەر کەس بووی و لە ماڵە باب تووش و نەکرد بووانە ئەو کاتی چەند دەخەوتی؟ ئەو کاتە وەڵا 2 نیوەڕە لە خەو هەڵەستام.
یعنی زابزانە ژیانێکی کە لە ماڵە بابەتە بۆ چ ژیانێکی خۆش و سوک بووە، سوک و ئاسان بووە. ئێستا شۆفێری پاسمان لەگەڵا، شۆفێری پاسمان لەگەڵا لە نۆروێژ، ئەوە دەزانم دەرکرد دەکا، منیش بخۆشم شۆفێری پاس بوومە. زۆر قورسە، بەڵام بۆمەی پیاو زۆر قورس بوو، بەڵام بۆ ژنێک کە بەیانیش منداڵەکەی بباتە مەدرسەی و بێنێ خواردن و شتی دروست بکاوانە، بەڕاستی بە قەولی لای مەدەڵەنکاری حەزرەتی فیلە. یعنی کارێکی زۆر خۆشە زۆر. بەس ئەتۆ هەر ئەو کارە بوو بەهۆی وەی کە خەڵاتی پەنابەری ساڵت بدەنەیە؟ بەڵێ بەڵێ، هەر بەوەی ئەو کارەوە چۆنەڵێ لەبەر چاو گیرا کە ژنێکم دایکی سێ مناڵم پیلاک بەم قورسایی ئیشەکەیان نەزانی چۆنە هەڵبژێرام بۆ ئەو خەڵاتە. طبعاً ئەوەش منافەسەیە، بەتەنها بەز من نیم کە تەقدیمیەکەی، منافەسەیە چەند کەس تەقدیمیەکات. خۆشبەختانە من لەبەر چاو گیرام و من هەڵبژێرام. بە ئێستاشەوە 2014 تا ئێستاوا تقریبا نەبێتە نزیکەی 10 ساڵ، بە ئێستاشەوە ئەو نەفەرانەی لەگەڵم سەرەکەون هەر دەستخۆشیم لێکەن و هەر دائما قسەیش دووباراکەنەوە یەکەم ساڵ بووە کە ئەم جایزەیە ڕێگەی خۆی گرتووە، کەسی خۆی بۆ دۆزراوەتەوە وەریگرت. ئەوان بیستۆتەوە کە خەڵکەکە مشتریەکان بە تایبەتی پێت دەڵێن کە ئەو جایزەیە ئەو خەڵاتە درا بە کەسی کە شایانی ئەو خەڵاتەی بوو. یعنی خەڵکە تو بە شایان دەزان فینلاندیەکان زۆرە قسەیاکەن. بەڵێ تەبعاً فینلاندیەکان چون بەداخەوە پەنابەرەکان خۆ چاویان بە یەکتر هەڵنایە ئەگەر یەک سەرکەوتنێکی هەبێ زۆر جێی داخە. بەڵام خەڵکی کورد خەڵکی نەبزان نەمە ئەوین، یعنی چاومانی یەکتر نابینێ. یعنی گەر کەژاڵخانم سەرکەوت بەجێوەی کە بچین پیرۆزبایی لێ بکەین، ڕەنگە هەر وەکوەیە کەژاڵخانم هیچی بەدەست نێناوە، لە قەراغی ڕەت دەبین و تێدەپەڕین و نەک هەر ناڵێن پیرۆزە، بەڵکە ڕەنگ و بۆی هەیە لەو ڕۆژێڕا هەر کەمتری بیدوێنین و هەر مۆڕی لێ بکەین لە دوورەوە. ئەوە جێی داخە. بەس ئەو خەڵاتە ساڵانەم ساڵ دەدرێت بە ژنێک و بە پیاوێک. ساڵی 2014 درا بە تۆ. دوای ئەو خەڵاتەی ئەتۆ زۆر گرنگ دەبی لە وڵاتی، خەڵک دەتناسێ لە میدیا لە تەلەڤیزیۆنەکان مصاحبە و شتت لەگەڵ دەکەن دەتبینن، یەکجێ دەناسری قسەیەکی تو وەکو قسەی کەسێکی بەنێوبانگی وڵاتی دەکەوێتە سەر ڕۆژنامە و شتەکان. بەڵام لە هەموو شتێکی گرنگترەوەیە ئەتوو داوەت کرای بۆ کۆشکی سەرۆک کۆماری، یعنی وەکو ژنێکی سەرکەوتوو لە جێژنی ساڵانی فینلاند داوەت کرای بڕێک باسیین بۆ بکە، باسی ئەو جێژنێ بکە، ڕۆژانی پێش جێژنەکەی چ بوو ئەو شتانن بۆ باس بکە. ئەم جەژنی سەربەخۆی فینلاند کە لە 6ی 12 هەموو ساڵێک داوەتنامەکە بەجیا لە جەماعەتی ڕیاسە و وەزیر و ئەم شتانە، ئەوانەیە ئەو کەسانی کە لەو ساڵە ناوێکیان بەدەستێنا و جێگەیەکیان هەیە خۆی لەلایەن سەرۆک کۆمارەوە ئەم داوەتنامەیە ئەنێرێ. داوەتنامەکەیم کارتەکەیم هەر ماوەکو یادگاری هەڵم گرتووە. بۆ دیەت پێشتر بە دوومانێک لە مانگی نۆیا بوو وابزانم کە گەی یامانی نۆ بوو یامانی دەبوو کە گەیشت بەدەستم. ئیتر خۆت ئامادەکەی بۆ ڕۆژە چی لەبەرکەی، چکە ئیتر جەژنێکی زۆر زۆر موهیمە لێرە، خۆ دەزانی ئیتر بە دوای شتێک ئاگەڕێی کە چی لەبەرکەیت و چی بکەیت و چی نەکەی. من هەر یەکسەر بڕیارم ماجلی کوردی لەبەرکەم. ئەخر یەک دەقە بە ناوبڕێکەکەم بینەران بزانن لەو جێژنەیدا زیاتر جاریوان نزیک 2000 کەس لە کەسایەتیە بەنێوبانەکانی فینلاند بۆ جێژنی ساڵانەی سەربەخۆی فینلاند داوەت دەکرێت و لەو جێژنەیدا بە تایبەتی ژنان زۆر دێنە بەر چاو بزان چ جلوبەرگێکی دەبەر دەکەن. جلوبەرگەکە بۆ ماوەی 1-2 هەفتە دوای جێژنەکەش دەبێتە بابەتی میدیاکان ئەوانە. جا پێم خۆشە کەژاڵخانم بڕێک باسیۆن بۆ بکە باسی جلوبەرگ و شتەکەی خۆشت. من بەر لەوە کەناڵی MTV3 کە خۆی ڕۆماڵی ڕاستەوخۆی ئەو بەرنامە ئەو ئاهەنگەیە کرد، بەر لەوە پەیوەندیان پێوە کردم، تەلەفۆنیان کرد،
وتیان بزانین چی لەبەر ئەەکەی بۆی کە هاتیتە ژوورەوە بدناسین و هەتا باست بکەین کە تۆ کێچکە یەکەیەکەکەیتە ژوورەوانەیە ئەڵێ ئەمە فڵان کەسەوە ئەوە منیش وتی جلەکان لەبەرکە و شەر نییە سەر دیار بێ بەس جلەکان بزانی چییە بۆمان بنێرە ڕسمەکەی منیش ڕسمن بۆ ناردن هیچ جلەکان و ئیتر کاتێکە چوومە کۆشکی کۆماری و کە بەر لەوەی تەوقە لەگەڵ ڕئیس جمهور و ژنەکەیا بکەیت کە هاتمە ژوورێ زۆر وەسفێکی جوانیان کردم بە ڤیدیۆش هەمە کە هەر یەکسەر هاتمە ژوورێ وتی ئەمە فڵان کەسە کەژاڵ عەلیە و ژنی پەناهەندەی نمونەیی ئەم ساڵە و جلێکی کولتوری لەبەرایە و کە بە بەڕاقێک لە ملمایە و بە میتاڵ چی تێڵێن نازانم بەهێ وتی بەوانە ڕازانوێتێوانێ و ئیتر زۆر ڕۆستێکی جوانی جلوبەرگەکەی کرد و هەتا دەرچووم لەوێ باسیە کرد مەبەستی بە زێڕ و زێڕ وتی ئەوە نیە بەوە ڕازانوێتێوانێ و جلێکی کولتوریە خۆی ڕازاندوێتەوە بە خشڵ و شتی خشڵ و زێڕ و ئاڵتوونەوانە ئەو جێژنە ئەوەندە گرنگە هەر فینلەندیەک بچێتەوە جێژنەی ئیدی حکمی وەیە هەیە کە گەورەترین شانازی ئەو وڵاتی پێدەست پێ درێ یعنی ئەو جێژنە بە نسیب هەموو فینلەندێک نابێ ئەمە سرنجم داوە کەسانێک کە یەکەمن لە هەر بواری خۆیاندا زاوەرزش بێ هونەر بێ مۆسیقا بێ بڵێن خوێندن بێ زانکۆ بێ پزیشکی بێ کەسانی یەکەمی ئەو وڵاتەی و وەزیرەکان و سەفیری هەموو وڵاتەکان بانکێش دەکرێنە تۆ دەڕێزی ئەو کەسە گرنگانەی ئەو وڵاتی فینلاندا چیە و جێژنەی و لە کۆشکی سەرۆک کۆماری باشە ئەوم پێخۆشە بزانم هەستێکی تایبەتت هەبوو کاتێک کە تۆقەی لەگەڵ سەرۆک کۆمار و ژنەکەی دەکەی چ هەستێک خۆشە زۆر خۆشە تۆ ئەهێنیتە بەر چاوێڵەی فەرشی سوورە بۆ داخراوە بەسەر فەرشی سوورە ڕۆیت و لەگەڵ ڕئیس جمهورە سەرۆک کۆمارە تەوقەکەیت و پیرۆزبایی لێەکەیت خۆشە بەڵام لەو کاتەی منە هەر ڕۆژێ پێش ئەوە دایکی ڕئیس جمهور مرد دایکی نینیستۆ ئەو ڕۆژە کە ئەو مرد بەیانی ئەم مناسەبەیە بوو مناسەبەتەکەی تێک نەیە لەبەر تەعزیەی دایکی تێکی نییە مناسەبەتەکەی کرد تەوقەی لەگەڵ ئەم 2000 کەسە کرد لە سعات حوتەوانی هەتا نزیکی 9 شەو ئەم بەس تەوقەی کردو کە خەڵک هاتۆتە ژوورێ دوای ئەوە ڕقسێکیشیان کرد لەگەڵ ژنەکەیە ئینجا ڕۆیشت بەجێ هێشتینەکە ینی ساڵان خۆی هەتا ئەخیردانیش بەس بە حکمەوەی کە دایکی مرد بوو ئەوەنە مایەوانێ لای خۆمان بێت دنیا وێرانە بێترە بێ هەموو تەعزیە بگرن خۆشەویستان سەرۆک کۆماری یەک وڵاتی لە جێژنی ساڵانی وڵاتەکەی دایکی دەمرێ بەڵام دێتە جێژنەکەی بەجێ نایڵێ دەبێ ئەو 2000 کەسەی کە میوانی ئەو جێژنەیە ئەوە دابوونەری تێکی کۆنە دەبێتەوە یان دەستی لەگەڵ هەمان لێ بداتەوە و بەخێراتنی هەمان بکە بۆ ماوەی چەند چرکە و سانیەیەکی بە تۆ دەڵە بەخێرەیی و سڵاوێک لێ دەکا یعنی زۆی لەسەر دەنووسرێت کە سەرۆک کۆمار دوایە دەستی دێشێ لاقی دێشێ ئەخە چەند سەعات دەگرێتەوە 2000 کەس تەوقەی لەگەڵ بکەی ئەم بۆ خۆم وای دێنمە بەرچاوم دەڵم بیرت لە خۆت دەکردەوە کە ژنێک بووی لە سلەیمانی لە نێونەتەوەیەکی کورد لە شارێکی و جوێڕابێی لە وڵاتێکی ئەوروپی فەرشی سوورد بۆ ڕاکرێت لەگەڵ ئەو بیرە ینی گریانی شادی و شتی واشت نەدەبوو هەستێکی ئەوە خۆش بوو زۆر زۆر خۆش بوو نا ئەسڵەن بە خەیاڵمان نەهات حتا کاتێکە وتیان ئیراون هەیئەی فنلەند ئەتان بە بەڕاستی نەمەزانی فنلەند لەکوێ لە مەکتەب بووم لەگەڵ مامۆستاکانە لەوێ خەریتەی عالەم هەڵواسرا بوو هەستامە سەر پێ و سەیرم کرد وتمە بزانم فنلەند لەکوێیە کە سەیرم کرد لە قوتبی شیمالیارە کێشان بەزەم باوکەیە خۆ لە لای ورچە سپیەکانین بەچی ئەگەمە بەهینی ژنمەوە لە خەیاڵمان نەبوو کە من ڕۆژێ لە ڕۆژان دێمە ئەم وڵاتە ئەو کارە بکەم یا ئەو نازناوەم پێبیرێ قەت ئەسڵەن لە خەیاڵمان نەبووە ئەسڵەن من بەتەمان نەبووم لە ژیانمان کوردستان بەجێ بێڵم بەشێک لەو کەسانی کە کوردستان بەجێهێشتووە لەو کەسانن کە زۆر نیشتمان پەروەر بوونە خۆشم خۆم پێ زۆر نیشتمان پەروەرە ینی قەت
بەتەمان نەبوو بەجێ بێڵم، بەڵام جاری وا ڕووداوێک دەبێتەوەی کە تو بەجێ دێڵی. باشە قەت فکر نەدەکرد بچێ وڵاتێکیەوە، بەڵام شتێکە تۆی سەرکەوتوو کردووە. بۆ خۆت فکر بۆ دەچێت چ شتێکە تۆی سەرکەوتوو کردووە کە ئەتو گەیشتی ئەو پلەپایە فەرشی سوورت بۆ ڕاخەن و کەسێکی نێو بانگ دەرکەی. بزانم بۆ خۆت فکر بۆ دەچێت، بزانم فکرمان لێک نزیک کرد بۆ چوونەکانمان. مناڵێم هەرچ مناڵێ من بۆ خۆم وەکو خۆم لە ماڵی خۆما لە ماڵی باوکمە متمانە و سیقەی تەواومان پێیرا بوو، ڕێگری نەبوو لەسەر هیچ شتێک بۆمان، لە باوک لە برا لە خوشک لە دایک، ینی خۆش بوو، ینی هەرچی شتێک بێتە هەوڵمان بۆ باە سەرکەوتووە بووین تایە ئەگەر بەردەوام بووینایە. هەر ئێمە 5 خوشک و 3 براین، هەر 5 خوشکەکە لەسەر خواستی خۆمان زەواجمان کردووە، هیچ پێداگیری و تم و تیژی و هین زەبر و زەنگێک نەبووە لەگەڵمانە. کە هاتیشمە ماڵی خۆم مێردەکەشم هەر هەمان شێوە بوو، ئەو بیرەی هەبوو کە زەبر و زەنگ و ڕێگری و ئەم شتانە ئەمانەم نەبوو. ئەمە لە لایەکی کەشەوانێ هەندێک جار زەرورەت واد لێ کاکەیتر تۆ بە قووەت بیت، چۆنەڵێ ڕێچکە شکێن بی، هەوڵ بیت جێگەی خۆت بکەیتەوانێ، خۆت بە کەمتر نەزانی لە کەسی تر. ئەمانە هەمووی هەوڵە بۆەوەی کە تۆ سەرکەوتوو بی لەو کارەی کە ئەیکەی. کەوا بوو قسەکەمان 100% لێک نزیکە، یعنی ئەتۆ متمانە بەخۆ بوون ئەتۆی گەیاند لە وڵاتێکی غەریبەی کە قەت فکر نەدەکرد بچی، بەڵام لە وڵاتێکی غەریب، لە وڵاتێک کە نزیک بە 6 مانگ بەفر و سەهۆڵ و کڕێوە و باران و تۆفانە، لە وڵاتێک کە نزیک بە 8 تا 9 مانگ هەر ساردا، ئەتۆ ببی بە شۆفێری پاس لە حاڵێکدا لە وڵاتی خۆتان ئیجازەی شۆفێری ئۆتۆمبیلی عادیشت نەبووە، بەڵام لە فینلاند ئیجازەی چەندین ئیجازەی ئەنواعی ئۆتۆمبیل و سیارەت وەرگرتووە. دیارەوە خوشکیشت هەر سڵاو ڕێزت بۆ دەنێرێ، بابزانم نێوی ژالەخانمە ئەوانە خوشکمەنی کە لەگەڵمانن. پێم خۆشە پێیان بڵێم بە خوشکەکانت بڵێم کە دەبێت شانازیت پێوە بکەن، بەڕاستی دەبێت شانازیت پێوە بکەن و بەڕاستیش دەبێ ئەگەر چوویەوە لە ماڵێش فەرشی سوورت بۆ ڕاخەن، دەبەرەوەی کە ئەگەیمە لە ماڵە خۆمان ڕێز لێک بگرین، خەڵکی دەوروبەر زۆرترمان ڕێز لێ دەگرین. ئەم لەسەرەوە باوەڕەم دەبێت لە ماڵی باوکرد لە ماڵی براکانت خوشکەکانیشە دەگەچوویەوە فەرشی سوورت بۆ ڕاخەن، چونکی ئەتۆ هێندێک کار کردووە کە لێرە بە زۆر پیا و بە وەرجاری وا بە چەند پیا و پێکەوە یا چەند ژن پێکەوەش ئەو کاریان پێ ناکرێت. ئەمنیش وەک تۆ شۆفێری ئۆتۆبۆس بووم، بەڵام من هیچم نەدەکرد، پاسەکەم لێ دەخۆی دەهاتمەوە، بەو حاڵەش 5 ساڵم کرد دوای خانە نشینیان کردم، ئەوەندە قورس بوو بۆ بارودۆخی من. بەڵام تو هاتوێتەوە مناڵت بجۆتە مەدرسەی باخچەی ساڵیان یا لە لای مە پێی دەڵێ مادی کودەک بە فارسی، مناڵ بردوێتەوێت دوای خواردنت دروست کردووە. بەڵێ کاک نعمەتی بەڕێز حتمەن دەبێ ئەو جۆرە ژنانە فەرشی سووریان بۆ ڕابخەن. ئەتۆ کەژاڵخام ئەو کارانت کردووە، بۆیە پێم وایە دەبێ خوشکەکانت بەڕاستی براکانت شانازیت پێوە بکەن. قوربانیان بەم هەروان هەمان ڕێی تۆیان هەیە، ئەوانیش سپاسیان دەکەم. پشت و پەنای ئەوانیش بۆ من هەموو شتێک بۆ دایم هاندەرم بوون، دایم پاڵپشتم بوون، خوشک برا دایک باوک کەس و کار هەمویان پاڵپشتم بوون. من تاوی یەک بە یەکیان ماجەکەم. باشە باوکرد کە ئەوە لە ماڵێوە ئازادی هەبوو، ئەوە یعنی سەرکوتی نەدەکردن و بێگومان کە دەڵێ هەموو ئازادی هەبوو، بێگومان لێدان و شتیش نەبووە، حتمەن پێ ناچێت باوکیەوە لێوەی دابێدی مەگەر بە پێی عادەتی قەدیم ئەگەر سەرزلێکی یان بنێ. بەڵام باوکرد مامۆستای زانکۆ بوو، دەرووناز بوو. باوکت چێ بوو کە ئەوە ئێوە و ئەو کچانەوە ئازاد کرد بوو، متمانە بەخۆ بوونتان زۆر بوو؟ باوکم کەسێکی عادی ناو کۆمەڵگا بوو،
نەخوێنەواریش بوو بەڕاستی بەڵام هەر تەبع خۆی حەزی لە کچ بوو کچی زۆر خۆشەویست باوکم چۆنەڵێ قەید و بەندی بۆ دانانین خەریکی کار و کەسابەتی خۆی بوو بەخێوکردنی 8 مناڵ سەختە بە تەنیا یەک کەس کاسبی بکات و دایکیشم هاو پاڵپشتی ئەو چۆنەڵێ یارمەتی دەری ئەو بووە لە ماڵەکە کە ئێمەی بەخێو کردو و ئاگاداری ئێمە بوو و زۆر شت ئێمە پرسمان بە دایکمانە کردکە فڵان شت بکەین فیساژکەین چونکە ئەمانزانی کە باوکم لەوانە ڕێگر نییە وین نییە ئیزنەکەمان لە دایکم وەرەگرت و هی نەبوو ئیتر لێدان و ئەمانەش تۆ لە هەموو کۆمەڵگایەکە هەندێ تو تیژی هەرە بێت شتی هاکەزایی وەمانە بەڵام وەکو ئەوەی کە من زۆر جار گوێبیستە بم لە ڕەفیقەکانمەوە لەوانە کە نەیانوێراوە بچنە دەرێ بەسەر دیوارە هاتوونەتە ژوورێ وایە لێیانیراوە درزی دەرگا کراوەتەوە براوای لێیاوە نا ئەلحەمدولیلا ئەو شتانە لە ناو ئێمەیان نەبوو بە ئێستاشەوە وەکو ڕەفیق وای 5 خوشک و 3 برا ئەڵێی ڕەفیقین بەیەکەوانێ لە قسەکردن و لە سوحبەت و لە هەموو شتێکە ئەوە زۆر خۆشە بەدەگمەن بنەماڵە هەیە خوشک و برا و پەیوەندی خۆشیان هەبێ ئەو پەیوەندش لە ڕوانگەی منەوە لە ڕوانگەی منەوە هەر ئیزیلەکی خۆتان نییە یعنی بناغەکەی دایک و باوک دای دەڕێژن بزەبت وایە بزەبت تۆ من ئەگەر باوکم زەبر و زەنگی هەبوایە ئەگەر خۆشی لە ماڵ نەبوایە کوڕەکانی ڕاستپاردایە بژی ئەوە ئەو شتە نەبووی لە ئێمەیە سەیرەوەیە تۆ فکر لێ بکەوە باوکی ئێوە کێوەی ئازاد کردووە و توش لێرە بە تەنیا لە وڵاتەی بووە ئەتۆ بەجێوەیە کە نێوبانگی خراپت هەبێ لە وڵاتەی و ئازاد بووە و کەسیش لەسەر سەرت نەبووە بڵێ کۆنتڕۆڵت کە نێوبانگی شتی باشت هەیە یعنی ئەوەمان پێ دەڵێ ئازادی خراپ نییە ئازادی ئەگەر لە منداڵیەوە بێ نەک ئازادی لە تەمەنێکەوە بێ کە مرۆڤەکە نازانێ ئازادی چییە بزەبت وایە ئازادیەکمان هەبوو بەڵام ئێمەش خۆشمانەمانزانی لە چه حدودێکا بەکاری هێنی ئەنی تۆ شەرنەیتر کە ئەوەی ئازاد بووی دیتر هەرچی چۆنەڵێ لە کولاکانڵەیەکی خوا پێ خۆش نەبێ بیکەین نا بەڵام هەروەکۆم قسەی ئێستاد ئازادیەکە هەمان بۆ لەم من هاتوومەتە وڵاتە چەنەها میل دوورم لێیانەوە ئەگەر بەشەرەوە نین بێ ئەتوانێ هەزار شتی خراپ بکات بەڵام من دایم ئەم سەرشانم دایکم و سەرشانەی ترم خوشکە گەورەکەم دایم وەکو هین بە کە شتێکە نێبێ کە ئاوا سەرێکێم لاولاکەمەوانیێتەوە خەیاڵم ئەوە نیە نەسیحەتەکانیان قسەکانیانی تر دایم لە گوێ تازەنگەیاتەوە مەژەروە هەمیش هەر خوشکە گەورەکەم دەسەڵاتدار بوو لە ماڵێ و زۆر شتی پێ دەزانی و ئەزمونیشی زۆر بوو دیارە زۆر کەوا بوو دەگەڵەوەیدا لە لایمە بەڕواڵەت دەڵێن ژن هیچ نینەوەیتیان پێ ناکرێ و توانیان نییە ژن لە جێی خۆیدا دەسەڵات و یان بڵێن پێگەی خۆیان هەر هەیە بەڵام دەکرێت بڵێ هەندێک لایەن یا هەندێک مەسەڵەن زۆر بیرکردنەوە ئەو شتەی خرا دەکەن وانە؟ بەڵێ وایە باشە ئەتۆ جانیش قسان دەکەی ینی وتوێژ و دەڵێ بۆ وێنە دەڵێ کەسێکی وەکو بڵێن پێشکەشکار و ئەوانەی توانای قسەکردنت هەیە دەبنە ماڵەیەوەدا ئەوانجی جوانە یارە تۆ وای وەڵای من هەر لە مناڵەوە حەزم لە لاساییکردنەوە و تەمسیلکردن و ئەو شتانە هەموو ئیتر ئەگەرەوە تەئسیری نەبێ نازانم بڵێم چی با تەئسیری هەیە چونکی دەڵێن دەگوترێت کەسێک کە بتوانێت زۆر لاسایی خەڵکی بکاتەوە بە تایبەتی لاسای گۆرانی بێژ و لاسای کەسایەتی سیاسی و شتەکانەوە لاسای خەڵکی بکاتەوە دەڵێن توانایەکی بەهرەیەکی یەکجار زۆری هەیە و ئەو کەسە دەباڵە خۆیدا جاریوا دەتوانێت ببێتە چەندین کەسایەتی چونکی ئەوەندە زیرەک کە لاسایان دەکاتەوە هەر توانایی ئەوەی جەستەیت نییە یعنی کەوا بوو توانایی پەیوەندیگرتنت هەیە دەڵێن دەگەڵ مشتریەکانیشت نێوانت خۆشە مشتریەکان چ دەکەن هەڵس و کەوتیان ڕۆژان دەتبینن بڕێک باسیوانیشن بۆ بکەم مشتریەکانم زۆر هەیە ئیتر بەدرێ من تا بڵێن ئەممانی نوێ بوو بە 19 ساڵە منە میشاکەم ئیتر تۆ 19 ساڵ لە خەتێکە ئەم خەتانە هەربێت و بڕۆی حتمما نەفەرەکانی تر وەکو ئاشنایان لێت
زۆر جار شتم زۆر هەدیەم زۆر لێیانە وەرگرتووە، گوڵیان بۆیە ناوم، کێکیان بۆیە ناوم، لەوحەیان بۆیە ناوم، ڕۆژانە دەستخۆشیم لێەکەن، بەیانی باشەکەن بە گەرم و گوڕی، هەتا زۆر جاریش ئەما بێ بە مەرتەح داوای لێبوردنەکەم کە سەرەکەون یەکسەرە لێناها تووڕە کوڵێتایە لەگەڵمانایە چۆنها سایقێکی جێگای متمانە، ینی ئەمین سایقێکی متمانەیە ون ینی بە لێ خوڕینینەکەم بە دڵیانە زۆر جارکە دابەزن ئەڵێ زۆر لە پیاوەکان باشتر لێ خوڕیتەوە نیە هەیە زۆر بەسەری ئێڕۆ لە پڕایستۆ بەگرێ و ئەوانیان زۆر پێ ناخۆشە منە و شتانەم نێتر لەبەرەوە دەستخۆشی شتم زۆر بۆیەت سوپاس و شتم زۆر بۆ ئەڕاتەوە بۆ گەراج هەر لە زمنی ئەو سوپاسانەی کە بۆم گەڕابووە لە 2016 پێیان وتم تۆ زۆر سوپاس بۆیەتەوە بۆ گەراج و ئەمانەوێ بتخەینە ئەو گروپەی کە تەطبیق چی پێڵێن کە سایقی تازەکەیەتە ئەوێ تەدریبیان پێ بکەیت بەڵێ تۆ بتخەینە ناو ئەو گروپە و گروپە 10 کەس بوو پێم وابێ 8 کەس بوو 10 کەس بوو لەوێشا خۆشبەختانە هەر یەکەم ژنم کە لەم وەرگیرام دەورەیەکی یەک ڕۆژی بوو یا 2 ڕۆژ بوو دەورەیەکمان بینی و شادەی ئەوەم وەرگرت ئیتر لە 2016 هەتا ئێستا من تەدریب بەو سایقە تازانە ژەکەم کە یەنە لامان ئیتر شتەکانیان کە شتی ڕۆژانەی خۆمان تەجروبەی خۆمان جێگە و ڕێگە و ئەو شتانە کە پیشانتر جاری وایە 3 ڕۆژ لەگەڵما بێ جاری وایە ڕۆژێک لەگەڵمە بێ هەفتانە ئیتر 2 سایق 3 سایق لەگەڵمایە لە 2016 لە پاڵی شەکەی خۆمە ئەوەشتم لە ئەسکۆ گرتووە ئەوە لە چەند شتدا لە زمنی قسەکاندا ئاستم پێکرد لە چەند شتدا یەکەمی یەک ئەوەی کە یەکەم ژنی سەرڕەشی ڕۆژهەڵاتی ناوین بووی کە بووی بە شۆفێری پاز لە فینلاند ژنی پەنابەری نمونەی ژنی ساڵ بووی لە فینلاند ئەوە لە 2 شتدا دوایش ئێستا لە کارەکەشتدا لەوێ یەکەم ژنی کە خەڵکی فێر دەکەی شۆفێرە تازەکان فێری کارە دەکەی ئەوانە بە هەم کەس ناکرێن بۆیە دەڵم دەبێت کارێکی بکەمە و جارێکە چێوە سلەیمانی حتمما لە بەدەکەی خۆتان ڕافەرشی سوورد بۆ ڕاکەن خوشک و براکان چون بەڕاستی خۆشەویستان هەم لەگەڵ خوشک و براکانی جەنابەتمە هەم لەگەڵ خەڵکی لای خۆشمانە ئەم بخۆم شۆفێری پاس بۆم دەڵم ئەو کارە زۆر سەختە یعنی ئەوەندە سەختە زۆر شۆفێری پاس دەناسم ڕەوانی بووە ینی کەژاڵ خام زۆر کەس دەناسم ڕەوانی بۆ زۆر کەس ناسم دەڵێ بەیانی کە دەسمە سەر کارێ بە تووڕەی و بە ناڕەحەتی و هیچ کاری دیشم پێ ناکرێ تازەش ئەو کاری ئەسلیمە یعنی زۆر کەس دەناسم بەجێ هێشتۆ هەر بێزار بووە زۆر کەس دەناسم هەر ناوێرێ بێکارە هەموو کارێکی دیکە دەکا ناوێرە و کاری بکە ئەتۆ 19 ساڵە و نەک هەر بەڕێز نەبوویە یان تووشی مشکلی نەبووی بەڵکو هەر پێشت خۆشە دەتەوێت تا ڕۆژی خاننشین دەبیکەی پێت دەکرێت بەڵێ دەتەمانین تازان خۆ دەزانی واسێنان لە ئیشیش لێرە سەختە تۆبی هەم دیزدانیشی بخوێنیتەوە شەهادە بێنیتەوانێ تەمەنەکەی ئێمەجیتر وردە وردە بەرەو سەرەوە ڕوا من 2 ساڵی کەش چوو مەکتەبێکی کەم خوێن و شەهادەم بەدەستێنا ئەو کات ئیشم دەست ناکەوێت ئیتر ئێستا لەسەر یەکەم کە خۆم حەزم لێتی کە جێکەوتە بووم ئەسڵەن ئەو پاسە 18 مەترە یا 14 مەترە بۆ من کە لێ ئەخوڕم وازانم سیارەکەی خۆمەوەندە بچووکە ینی هەست بە درێژینەکە ناکەم ڕاستە هەیە کە سەیرەکاڵێ ئەو پاسە درێژە نا کە تۆ لەسەر ڕاهاتوم لەسەرینەکەی زۆر ئیشەکەی خۆ من پێ خۆشە لەبەرەوە نا قەدوازی لێ نانم تا تەقاعد نەبن وەک خورکوڵی هەڵی دەسوڕێنی لەگەڵەوەی داوا پێر بە یەک دەست باشە نازانم قسەکان هین زۆرنەوە قسەکەی خۆشم لەبیر چۆوە کە دەمەویست باس بکەم دەڵێم ئەگەر ئەتۆ ئەو کارت نەکرد با چ دەبوو مەسەلا وەکو دایکێکی ئاسایی منداڵی خۆت بەخێو کرد با و لە ماڵە بای و یعنی چ دە قەڵمانە چ با کارێ ئەسلەن کارکردن
یعنی ئەو ژنانەی کە ناچنە کارێ لە ماڵێ منداڵەکانیان بەخێو دەکەنەوەوانە هەرچەندە تۆ منداڵی خۆشتان بەخێو کردو منداڵەکان لەسەر جادەی گەورە نەبوونە بەڵام چ دەبوونە چبایە کارێ فەرقت چ دەبوو پێت وایە تووشی چ کێشەیەکی دەبوو یا چ دەستکەوتێکت هەیە کەست توێت کارێ زەحمەتە بێ زۆر زەحمە دەبوو بۆم چکە من هەر لە مناڵیەوانێ لە مەکتەب بووم مەکتەبم تەواو کردووە تەعین بووم دوای زەواجم کردو هاتوومەتە ئێرە و یعنی ئەگەر لە وڵات دانیشتی هەر لە ژوورە تووشی ئەنواع ئاشکال نەخۆشی و کەئابە و سترێسی ئەبی ئەمە لەلایەک تۆ ڕۆبۆردنی لە ماڵەوە دانیشی ئیشکەیت و مناڵ بەخێوکەیت و تەواو نا ئەمەیان بەجێ خۆی تۆ ئەگەر بتەوێ بەرنامە بۆ خۆت دانیت ئەمە ژەتوانی بکەیت کارەکە ژەتوانی بکەیت کە کاتی ئەچیتە سەرکار تۆ فکریەن زۆر مرتاحی ئەمەگە خەریکی ئەوراق هێنان و بردننی بۆ سۆشیال لەسەر 10 ئێورە و 20 ئێورە مناقەشەی دنیا لەگەڵا بکە و کرێ خانووت بۆ با و بۆ نەیا و تۆ بۆت نییە سەفەرکەیت و تۆ بۆت نییە ناوماڵ بکەیت و تۆ بۆت نییە ئەم شتانە بکەیت نا کە تۆ ئیشت کرد ئیتر تۆ بۆ خۆت حوڕی بۆ خۆت ئازادی سەفەرەکەی ئەڕۆی شدەکڕی سەیارەکڕی ناوماڵەکڕی هەمووی هەیە ئەو کاتە کە تۆ بێکاریت معاشێکی مەحدودت هەیە حتا تەلەڤیزۆنێک بتەوێ بە قیز بیهێنی نادەنێ بەناوتەوە ئەبێت تەکلیف لە یەکێ بکەیت کاری هەبێ بێت بۆت بکە ئینجا ئایا ئەو کەسە بۆت ئەکایا بۆت ناکە تۆم هەموو دەقەیەم تەکلیفە خۆش نییە بۆیە من ئەڵێم ژن چەند تۆ داهاتەکەی بخەرە ئەو لاوانێک کە معاشەکەت باش بێ یا خراپ بێت لەگەڵەوە تۆ ئیسپاتی خۆ دەکەی وجودی خۆ دەکەی ئەڕۆیتە دەرەوە ڕۆژی سێچۆلانێکم 3-4 سەعاتی ئەڕۆیتە دەرێ هەز بە ماندووبوون و هیلاکی خۆ دەکەی ئەو کاتە لەزەت لە شەمە و یەکشەمە بینی کە لە ماڵەوەی کە کاتێ تۆ هەموو ڕۆژە لە ماڵەوە بی هەموو ڕۆژە شەمە و یەکشەمەیە بۆ تۆ هیچ لەزەتێکی نییە بۆیە من ئەڵێم ژن ئەگەر بچێتە دەرەوە بیەوێ ئیش بکا بیەوێ جێپێی خۆی بچەقێنێت هەموو کارێک دەتوانێت بکە شەر نییە سایقی بێ من لەم بوارە سەرکەوتوو بووم لەوانەیە ژنێکی کە لە شتێکی کا سەرکەوتوو بێت بۆیە خۆشحاڵم هەموو ژنێک بڕوات ئیش بکات لە ژوورەوە دانەنیشێت نەڵێ من مۆڵا مێردەکەم ئەیکا ئیتر من بۆ بیکەم نا مێردەکە دەیکا ئەو بەجێ خۆی تۆش شینی خۆت بەجێ خۆت ئیسپاتی خۆ دەکەیت وەکو بەشەرێ سەیری خۆ دەکەیت نەک وەکو ڕۆبۆرتێک نەک وەکو خزمەتکارێک وەکو کەسێک کە هین بێت ڕاستە هەموو مناڵمانەیە و مناڵیشمان گەورە کردووە و کەسیشیان شکر هیچینێ نەبووە بە مەزبوطی هاتووە هەرسێکیانیشم گەورە کردو هەرسێکیشیان مەکتەبیان تەواو کردو و هەرسێکیشیان لەسەر کارن و لە پاڵیشیان من ئیشی خۆمم کردووە و خۆشم کۆ ڕاستە زۆر هیلاک بووم زۆر ماندوو بووم جەسەدیەن ڕۆحیەن زۆر هیلاک بووم زۆر مامشەی وا بۆ سەعات 10 شەوە چوومە سەر جێگاکە گیانمە لەرزی لە هیلاکی و ماندووبوونی خۆمە من دڵنیام منداڵەکان شانازیشت پێوە دەکەن چونکی کەم کەس دایکی دەچێتە کۆشکی سەرۆک کۆماری لە وڵاتی یا کەم کەس دایکی ناوی بە شتێکیش باش دەکەوێتە ڕۆژنامەکان یان دەکەوێتە تەلەڤیزیۆن یعنی منداڵەکان دڵنیام شانازیت پێوە دەکەن بەڵام شتێکی زۆر جالبت باس کرد ئەخر یەک شت هەیە ئێستا گەر هەر پیاوێک هەر ژنێک مێردەکەی زۆری زیرەک بێ داهاتیشی زۆر بەکارێ بکە خودای نەخواستە ئەگەر ئەو ڕۆژێکی ئەو پیاوە زووتر لەو ژنەی مرد یان جیا بوونەوە بە هەر هۆکارێک ئەو ژنە ئەو داهاتەی نابێت سبەینێ پێی بژی محتاجی خەڵکی دەبێ محتاجی دەستی خەڵکی دەبێ بەڵام ژنێکە کار دەکا ئیدی داهاتوو داگەخانە نشین بوو پارەیەکی باشوە دەگرێت پارەیەک کە محتاجی هیچ کەس نابێ ڕەنگە نەک هەر محتاج نەبێ بەڵکو تۆ ڕەنگە شتی بۆ منداڵبوونەوە شتەکانیشت بتوانین بکڕی لەبەرەوەی کە پارەکە ئەوەندە زۆر دەبێت کە پێی بژی بزۆ دوایە تۆ مناڵەکان هەتا مناڵ و پێویستیان پێێتی تۆ کەم تەرخەمی و لێ نەکردوون هەموو شتێکت بۆ فەراهەم کردوون کاتێککە گەورەش نوێژنەوەڵی هەر پێویستیان بەدایکەی هەر پێویستیان بە یارمەتی هەر هەیە تۆ بەجارلەوە تەجروبەی خۆت کە کردوتە ئاوات کردووە کردو ئەمانەیان پیشانەی لە تەجروبەی خۆتەوە لەسەر کارەکەتەوە بەسکە من هەر لە ژوورەوە بم تەجروبەی خۆمی چی فێرکەم بڵێ مۆڵا برنجەکە وا لێنێ یا شلەکە وا لێنێ ئەوە هەر فێرە بن بە نۆرماڵی بۆیە مناڵ بەواقعەن مناڵەکان شانازیم پێواکەن یەنەوانەیە خۆشحاڵن کاڵێ دایکە کەسێک هاتۆ بۆ لام تۆی ناسیوە باسی کردوویت ئەمەی کردویت پێیان خۆشە
بۆ ئەمەی لینانی وڵاتی پێڵێن ئەمەی کۆشکی کۆماری ئەوە هەر زۆر خۆشحاڵ بوون زۆر بە ینی بەینێکەوە بە شەوق و زۆقێکەوە ئێستا ناتوانانی تۆ هەموو شتێک بڵێ ئەمە چێتە قاڵبی مەدحەوانێ هیوادارم مناڵەکان خۆیان لەسەر خەت بوونایە و قسەیان بکردایە بەڵام لەسەر کارن کەسیان نەهاتوونەتەوانێ ئەوە مەدح نییە من عەرزم کردی ئەمن جارێکی دیش داوا لە خوشک و براکان دەکەم با هەر ببێتە نەریت بەڕاستی وەختێک خوشکەکەین گۆ لە فینلاند لە وڵاتیشی ئەوروپی لە باتیەوەی کە نێوبانگی لەسەر شتێکی خراپ و نابەجێ و ناخۆش هەبێ کە ئێمە سەرمان پێ هەڵنەیە خوشکیەوە لە وڵاتەی کارێکی کردووە کە ئێوە پێی سەربەرزن یعنی بەڕاستیەوەم بەجددیە بەبێ بە شۆخی و یان بەوانەکیش نایڵم پێم خۆشە جارێکی دیگەر چێەوە من هیوادارم ئەگەر خوشکی من بای ئەوام ڕێز دەگرتی فەرشی سوورت بۆ ڕاخان فیلمی لێ بگرن فیلمەکەش بڵاو بکەنەوە بە خەڵک ئەو پەیامی بدەن کە خەڵکینە ئێمە ڕێز لە کچی خۆمان دەگرین کچیمە ئەو شانازەی بۆمە بە دیاری هێناوەتەوە دەگەڵ هەموو ئەو کێشانێک کە لە وڵاتێکی سەوڵ بەندان هەیە بۆی کە خەڵک هەتپێت کەژاڵخام ڕێز لە منداڵەکانی بگرێ یعنی ئەگەر ئەتۆ ڕێز لە کوڕەکەت نەگری ئەگەر خوشکت ڕێز لە تۆ نەگرێ برای تۆ ڕێز لە تۆ نەگری تۆ ڕێز لە کچەکەت نەگری لە ڕاستیدا خەڵکی بێگانە ڕێزت لێ ناگری بە هەر بێتە نەری دەگەر منداڵێک سەرکەوتوو بوو هاتەوە ماڵێ فەرشی سووری بۆ ڕابخەن چ کێشەیەکێ چ دنیا خراپبوو خۆ جاری وایە سەرۆک کۆمارێک فەرشی سووری بۆ ڕادەخەن لە هێندێک وڵاتان بە زەبری ئەسلحە بووەتە سەرۆک کۆمار خۆ دەنا شایانی ئەو شتەی نەبوو بە زەبری زۆر و پارە و یا لە بڵەنجێلی و بێسەوادی هێندێک کەسەوە بۆتە سەرۆک کۆمار یعنی چ کێشەیەک هەیە خوشکەکان برایەکان فەرشی سووری بۆ ڕاخەن وایە ڕاستە فەرشی سوورم بۆ دانەخراوە خوشکە زایەکم لە کۆمێن تا دنیا دڵی سووری ناردۆڵێ من دڵی سوورێ بۆ ڕاخەم فەرشی سوورم بۆ نەخراوە بەڵام ئەمەندە محبەت و خۆشەویستی و دڵسۆزی لەو خوشک و برایانە مەبینم ئەگەر نەک لە بەردەرگاکەی ماڵی باوکما فەرشی سوورم بۆ داخن لە هەموو سلێمانی شادایخن ئەو محبەت و خۆشەویستی و دڵسۆزی ئەوان جێگەی هەموو شتێکە بۆ من هەمیشە شانازیان پێواکەم هەمیشە بە دڵسۆزترین و خۆشەویستترین و ئازیزترین و هاوڕێترین کەسی منن پێم خۆشەوە بنەماڵێکی سەرکەوتون و سەرکەوتووتریش دەبن ژیان لە نێو بنەماڵێن گۆدا بێگومان خۆشە و ڕاز نابی و بێگومان هەموو شتێک تام چێژی خۆی هەیە میوانێکمان لێرە لەسەر خەتە ئەو کەسەش خەڵاتێکی ئەوای وەرگر لە سەر کۆماری چەند ساڵ پێش 3-4 ساڵ پێش کوردە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە خەڵکی شاری پێشەوایە کاکشوانێ ڕزگەی ئەو میوانەشمان بڵە چی ژیانی ژنێکی نەجاردا ژنێک کە مێردەکەی دەویست بیکوژێ دەویست بە چەقۆ بیکوژێ چوو مێردەکەی گرتو نەهێشت و دەیکوشت وابزانام لێشی دابوو دەیکوشت وڵا پۆلیس هاتوو نەفەرەی گرت و تحویلی پۆلیسیدا خەڵاتی قارەمانی ساڵی فینلاندی پێدرا یعنی ئێمەی کوشتی زۆر جالبمانەیە جا هیوادارم ڕۆژێک ئەویش بتوانم ئەوە بانکێش بکەم لە بەرنامەیەکی هێوادا قسەی لەگەڵ بکەین ئەمە ئەوە کەسی تایبەتمان هەیە ئەویش گوێ لە قسەکانی مەژدار دەبێت ئێستا کاکشوانەی ڕزگەی کەسی ئەومان هەیە با پێم خۆشش بووەکو ئاخرین شتێکی باس بکەم مناڵی یەک دقە بەس تۆ خۆشت کەم نیت خۆشت 2019 و خەڵاتە وەرگرت تۆش شێوەی من کەسێکی هیواکوماندوی تۆش هەمان خەڵاتە وەرگرتووە تۆ وەکو پیا من 2020 ڕاستە بەس دەبێت قسە لەگەڵم بکە لە نێو کوردیدا هەر خۆت تاریفی خۆت بکەی ڕەنگە زۆر قورس بێ ڕاست دەکەی ئەمە شتی هاوبەشمان هەیە بۆیە شتوانیمان لێک نزیک بینەوە قسام بکەین ئەمیش هەر شانازی بۆی دەکەم لە فینلاند چەند کەسیەوەمان هەیە ژنێکی دیکەش هەر لە کوردستانی خۆتان لای خۆتان ئەو خەڵاتەی وەرگرت پیاوێکی کوردی باکوور ئەو خەڵاتەی وەرگرت کوردی باکوور چەند ساڵ پێش
وای ئەویش وەریگرت کرمانجاوی وەریگرت من ڕێچکەکەم کردەوانی یەکەم کەس من بووم ئیتر لە دوای من چەند کەسێکی کە وەریگرت ئاخر هەر بۆیە داوای فەرشی دەمێکە بۆ دەپاڕێمەوە فەرشی سوور وەڕاکەندم ڕەنگە تۆ باشە کەفاتم بۆ تورکو ئەو کاتە من فەرشی سوورمەیە بەس بەفە سەر فەرشی سوورایان بۆ ماڵیەوە چاوان ئەمنەوەت بۆ ڕادەخان بۆیە دەڵێن بنەماڵی خۆت خۆشە لە بنەماڵی خۆت ئەو شتەی گەورەکەنەوە ئەسان با بێتە دیاردەیەک بنەماڵەکان بڵێن ئەمە کچیمە سەرکەوتوو بە شانازیەوە ئەویدی خەڵکیش ئەسان ئەگە ببێتە دیاردە چوزانی سەدان ژنی دیژ هەوڵ دەدەن دەڵێن با لە ماڵە فەرش سوورم بۆ ڕاخەن و سەرکەوتوو دەبن کێشە جالبەکە ئەوەیە بۆیە من بیگرە باش شتێکی ئاشکرا کە میوادارم لێم ناڕەحەت نەبی نەوەشت هەیە؟ بەڵێ کچێکی جوانکی لەمان هەیە من نەنکیشم دایکی سێ مناڵم نەنکی کچێکی جوانم خەسووی بووکێکم چون بۆ خۆم کچم نییە دیارە دوو کوڕی زۆر باشم هەیە بەڕاستی دوو کوڕی زۆر باشم هەیە و ئارەزوش دەکەم خەڵک منداڵەکانی وەک من بن چونکی زۆریان لێ ڕازیم بەڵام ئارەزووی کچیمان هەبوو کە قسمەت نەبوو دا بۆیە چ کچ بێ و نەوە بێ زۆر خۆشەویستە نەوە بۆ زۆر خۆشەویستە ئەو پرسیارم جواب بدەوە و مزاحمت نابین چیدی چونەوە کارێک نازانم کاتی خۆی دایکم کە کوڕە گەورەکەم بوو دایکم زۆری خۆشەویست جا ماشەڵا زۆر عەجوول و هار بوو دایم بە ملاولاکە و سپی پێز بوو دایم گیانیشی نەبوو دایکم ئەویدەوە تۆ لێ و تۆ نەخۆشی لێگری دەستشکێ ئەمەوە دایکە بەخوا لێ نایەن دایکە چۆن دڵەمیا ئەیوو لە تۆم خۆشترەوێ بەڵام ئێستا من کچەکەی لە کوڕەکەمم خۆشترەوێ یعنی ڕۆژ هەیە کە 3:30 شەو ئەڕۆم بۆ ئیش عەسرەکەی ئەڵێن یەین بۆ ئێرە ناڵێم مەیەن هیلاکم ئەنوم تۆزێ ئەڵێم باشە وەرن هەتا وەکو شەو لەگەڵ ئەویشە ئەنوێت و ئەینوێنم و نانی ئێمێ و ئەی شۆم و ئەینوێنم و لەگەڵ یابم هەست بە هیلاکی ناکەم سوبحان الله جەرگی جەرگ زۆر خۆشەویستە قەزای لە من کرد زۆر دەڵێن یەکێک لە کارەکانی خوددا پێک و بێڵێ خوددا بەدایک و باویشی بێڵێ بە تۆشی بێڵێ دەڵێن یەکێک لەو کارەکانی خۆشەویست بووینەوە ئەوەیە کە مرۆڤ خۆی دایک و باب کاتێک کە منداڵیان لەبێ لەبەر ئیش و کار و ڕەحمەتی ڕۆژانە ئەوەندە کاتیان نابێ یان ئەوەندە ناتوانن سەرنج بدەنە منداڵەکەیان تەمەنی جەوانیش وایە ئەتۆ زۆر شت درەنگ پێی دەگەی زۆر مێشک گەشە دەکا شعور و تێگەیشتنی مرۆڤ گەشە دەکا لە کاتێکدا کە نەوەت دەبێ هەموو شتێک گەشەت کردووە ئارامێکی تایبەت تێ وەختت زۆرترە دەڵێن هێک هۆکاریەوەش زۆر نەوە خۆشەویستە ڕەنگاوەش بێەوەکە بزەبت وایە منەو کاتە سیان بوون ئەبوو فرای سیان بکەوتمایە فرای ئیش و ماڵیش بکەوتمایە بەڵام ئێستا ئەوان گەورە بوون خوانیان بڕێ هەرەو کچەیە هەموو کاتی خۆم بۆ ئەوە لەبەرەوە ینی زۆر ئیحتیمامی پێیت لە هەموو شتێکە ینی کە وتی فڵانەشت ئەبێ بیرێتە دەستی هەرچەنە زۆر جارە بێ بە شەڕ لەگەڵم و لەگەڵ بووکەکەش ماڵێکە یەتە ئێرە تۆ شپێریشتی خراپی هەرچێکی وی دەیەی تێ نابێ بیەی تێ نابێ وا بکەیەوە بکەیت بەڵامی ترەوەش ئەحساسە ناتوانێت ڕێگری لێ بکەیت حەزەکەی هەموو شتێکی بۆ بکەیت دارم هەر پێکەوە شاد و سەربەرز بن خۆشەویستان ئەوەی بیستان نازانم چەند دەقەی گرت بەڵام ئەوەی بیستان دڵنیام ئەگەدارێکی دی چاوی لێ بکەنەوە وەڕاز نابن لەسەر ئینستاگرامەکەشم بڵاوی دەکەمەوە ئەو دیمانەیە لەسەر یوتیوبیش دایدەنێم و لەسەر فەیسبووکی خۆشم دایدەنێم و بە دڵنیایە لەسەر فەیسبووکی کەژاڵ خانمیش دەبێت ئەوەی دیتان و بیستتان بەشێک بوو لە بڵێن ئەزمون و قسە خۆشەکانی خاتوو کەژاڵ عەلی پەنابەری نمونەی ساڵ لە وڵاتی فینلەند لە ساڵی 2014 کەسێک کە توانی لە شاری سلێمانی ڕا بێت بۆ فینلەند و ژنێکی سەرکەوتوو بچێتە کۆشکی سەرۆک کۆماری و دەگەڵ سەرۆک کۆمار تۆقەی بکاو لە جێژنی ساڵانەی وڵاتێکی ئەوروپیدا بەشدار بێ ئەزمونێکی زۆری هەیە پێم خۆشە دوایی گوێ بدەنێ و
کەلکی لێوەربگرن و بڵای بکەنەوە بۆی کە بزانن کەسانی سەرکەوتوی ئەواشمان هەیە و ژیان لە ئەوروپاش ئەوەندە ئاسان نییە کە پێمان وایە هەر پارە بەدارێەوە دێ و ئێمە زیرەک کۆی ناکەینەوە. زۆر سپاس کەژاڵ خانم، سپاس کە متمانەت پێکردم، سپاس کە ئەوڕۆ لە ماندوو بوویت لە کاری خۆت 12 ساعت لە کارێ بووی بەڵامان حازر بووی قسەم لەگەڵ بکەی. هیوادارم وێدی ناتوان بڵام سەرکەوتوو بی چون سەرکەوتوو بوویە هیوادارم ساڵ و سڵامەت بی. زۆر سپاس دەکەم، زۆر سپاسی هیلاکی و ماندووبوونی تۆکەم، سپاس بۆ پەیوەندی و بەسەرکردنەوەی کە منێ بەسەر کردەوانێ. زۆر سپاسی ئەوانەکەم کە گوێگر بوون، کە بینەرمان بوون، کە کۆمنتی جوانیان نووسی، سپاسی خوشک و برا و خوشکەزا و ئەو کەسانەی کە هەموو لەوێ لە باتی فەرشی سوور دڵی سووریان بۆ ناردم، چاوەکانیان ماجەکەم. من بە ئێوە جوانم و هیوادارم هەموو لایەک لە ساغ و تەمەن درێژ بن و لە هەموو کار و کردەوەکانیان سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ تۆ دووبارە و بە هیوای شەوێکی خۆش و ئارام بۆتان. هەر کۆمنتی جوان دێ دڵنیام ئەگە ساعتێکی دیش درێژەیە با خەڵک پێی خۆش بە گوێی لێ بگری هاشتی جوان دەنووسن. سپاس بۆ هەموو لایەک و شەوت خۆش و سڵاو و ڕێز بۆ ماڵێ. سڵاو بۆ تۆ سەر چاوم، خواتان لەگەڵ. سپاس بەڕێزان، سپاس لەگەڵمان.